ئەو جاریان لەگە ئەو خاتونێ خاتون بەخێر بێ سەلامەت بی ئەوە کورسێکی هۆریزۆنی مەسازی بردیە سعری والله ئێوە ئەوەش ئیتووە سامە هۆریزۆن مەساز سعری چەندە ئەزۆڕە وا بچمە ئەولای گەمەچی دەکەن ئێستا ئەوە بەس کورسەکەمان لە سیستەمیدا و گەمە وردەوارانە ناچکە کورسەکە زۆر گرانە سعری 350,000 مۆبایل دەربینە شحنم کەمە نارێن شحنی مۆبایل چەندە باشە ئەوە بەخۆم بەتەمانە بووم تەلەفۆن لە بۆ کەسێکی نزیکت بکە هەر کەسێک بی تەلەفۆنی لۆ بکە برێ لە یەک هەتا گەمەکایمە دیتە برێ لە یەک هەتا سەتی ڕقەمەچی برێ هەر ڕقەمەچی گۆ سەتا ئەوەندە دیسکاونت لۆ دەکرێت یاڵە بکە سپیکەر ئەلۆ گیانم چۆنی ژمارەکم پێ برێ لە بینی یەک هەتا سەد ژمارەکم پێ برێ لە بینی یەک هەتا سەد بەڵێ هەر ڕقم 155 دیسکاونتی لۆکرا کا بزین بووە چەند 155 دیسکاونت یعنی لە 350,000 بووە 157,500 باشە بیگۆت باسات ئەوە هەموو دەبووە هەدیە میرم بۆ نەتوتنەوە بەخێر بێن لە بۆ ئاریگەینی